گوندەکەیان هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. لەو سنوورە چەندین جار جەنگ بەرپا کراوە، بۆ هۆیەوە پاشماوەی تەقەمەنێکی زۆر بەدی دەکرێت. ئەم گەنجە پێبەپێی دەشتایەکانی گوندەکانی ئەو ناوچەیە دەگەڕێت، ئەو پاشماوە جەنگیانە کۆ دەکاتەوە و دووبارە بەکاری دێنێتەوە. کاتی شەڕی ئێران و عێراقە ئەیدۆزمە و تێرمی لە ماڵە بەم کەرەسانە و بەم جیازانەی کەمە و چەخوان. ئەوانەی کە من وەکاری تێرم هیچ ترسێکی نییە، بۆ نمونە قەواخی گولێ ڕاجیمەیە خۆی هەر بۆشە وەکو بۆریەک وایە، ئەوەی کە ترسی بیە و تەقینۆی لەوە پێش ڕۆیشتووە هەر قەباخەکەی ماوە، هیچ کێشەی نییە. بڵێن لە پاشماوەی جەنگی جۆرەها چەقۆ دروست دەکات. ئەو سەرەتا وەک خولیایە کاری دەکرد، بەڵام ئێستا لە ماڵەکەیدا کارگەیەکی بچووکی دروست کردووە و کارەکەی وەکو براندێکی لێ هاتووە، چونکە تایبەتمەندێتی لە چەقۆکانیدا هەیە. مەرحەلەکانی بەپێ و ئاسنە ئێسا هەندێک ئاسن هەیە بڕینی پێویستە لە پێش ئاوێ بە خۆسەرە ببڕێ، هەنێکیشی هەیە پێویست ناکە هەر خۆی بچووکە ئەیخێنە کوورەوە. لە سەرەتاوە ئەیخێنە کوورەوە، لە کوورا بە زەرپی چەکش و ئەوانە تەختێکەکەینەوە ڕێکیەکەینەوە بەو ئەندازەی کە خۆمان بمانەوێ، ئەستوری چەند ملیمێ، درێژی چەندێ بێ، پانی چەند بێ. دوای ئەوە بە ئەو ماتۆڕانە چاکەکەین و ڕێک و پێکەکەین و ئیتر ئەوە مەرحەلە بە مەرحەلەیە ئەم ماتۆڕانە هەر لە خوارەوە تا ئەم سەرەوە دەمی کۆسەرەیە، بەردە، سمارتەیە، هەروە بێتەوە ئەو ئەسفەنجانەیە، ئەوە لە جاتی سمارتەی سفرا بەکارێنین، هەروە بێتەوە ئەو پۆڵشانەیشە ئەوانە پەڕۆیە، ئیتر ئەوەیش نەوعیانەیە، بۆ نمونە ئەمە سێ نەوعە. ئەمە هەرەکێکیان و ئیشەکەکە. ئەم سپیان خاص بۆ ئاسنەکە بەکارتێ، ئەم سپیان خاص بۆ ئاسنەکە بەکارتێ، ئەم شینەیشیان لەگەڵ ئەمە زۆربەی بۆ شاخەکە، شاخوێ پلاستیکێ، بۆ ئەوانە باشە ڕەونەقێکە و جوان بریقەداریەکە. ئەو کەرستانەی بەڵێن بەکاری دێنێت ئاسنا کۆن و پاشماوەی گولە هاون و تۆپ و جۆرەکانی دیکەی تەقەمەنیە. بۆ دەستکی چەقۆکەی شاخی ئاژەڵەکانی وەکو ئاسکی کێوی، شاخی بەران و شاخی گامێش بەکاردەهێنێت و لە کۆتاییشدا لەسەر چەقۆگە لۆگۆی تایبەتی خۆی دەنەخشێنێت. ڕێبین محەممەد شارپرێس، گوندی بێلوولە لە بناری بەمۆ.